بڵاوبوونەوەی دەنگۆی وەرگرتنی پارە لە بەرامبەر پێدانی مۆڵەت بەهێزەکانی پێشمەرگە فەرماندەکانی پێشمەرگە و وەزارەتی پێشمەرگە دێنێتە دەنگ و دەڵێن هەر کەس و لایەنێک ئەو دەنگۆی لەسەر ساغ بێتەوە سزا دەدرێت. فەرماندەی هێزەکانی هەفتا دەڵێت تا ئێستا ئەو بابەتە دەنگۆیە و هەر کەسێک بەڵگەیەکی ڕاستی لایە پێویستە ئاشکرای بکات، چونکە ئەگەر ئەو دەنگۆیانە لەسەر هەر بەرپرسێک ساغ بێتەوە دەبێت بدرێتە دادگا و سزای توند بدرێت. ئەو گولەی دێ بۆ پێشمەرگەیەک بۆ فەرماندەکەیش دی ئەگەر فەرماندەیەک ئەوەنە نەفسیەتی نزم بێ ئەخلاقی بگاتە حاڵەتێکی وا پارە لە پێشمەرگە وەرگرەکە ئیمڕۆ پێشمەرگە پارەی نییە لیژەی تاقیقی دروستەکەین بە تاکید ئەیین بە دادگاوە لەو پلۆپایی کەتیایەتی دەریەکەی. لەسەر ئاستی وەزارەتی پێشمەرگەش لێکۆڵینەوە لە دۆسیەکە دەستی پێکردووە و ئەو وەزارەتە ڕایگەیان بە دوواداچوون بۆ ئەو پرسە دەکەن و تۆمەتبارانیش دەدەنە دادگا. هەڵگور حکمەت بەڕێوەبەری گشتی ڕاگەاند و هۆشیاری وەزارەتی پێشمەرگە بە NRT ڕاگەیان بەشی یاسایی لە وەزارەتەکان لێکۆڵینەوە لەو دۆسیە دەکات و هەر کەسێک تۆمەتبار بێت بە وەرگرتنی پارە لە پێشمەرگە لە بەرامبەر پێدانی مۆڵەتدا ڕوبەڕووی یاسایی دەکەنەوە. سەرڕای دواکەوتنی موچە و خراپی گوزەرانی پێشمەرگە دەنگۆی ئەوە بڵاوبۆتەوە لەلایەن هەندێک لە فەرماندە و ئەفسەرەکانی پێشمەرگەوە لە بەرامبەر پێدانی مۆڵەتدا پارە لە هێزەکانی پێشمەرگە وەردەگیرێت. پاش زوڵاندی دۆسیەکەش لەلایەن NRTەوە ئێستا وەزارەت و فەرماندەکانی پێشمەرگە لەسەر پرسەکە هاتوونەتە دەنگ و دەڵێن ئەوەی دۆسیەکەی لەسەر ساغ بێتەوە جگە لە سزای یاسایی هەموو پلە و پۆستەکانی لێدەسەنرێتەوە. هاوکاریاسین NRT سلێمانی.